ساڵتان لەبێت بینەرانی کورسات دیوسمە ڕۆتۆفیقم بەڵقێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر وتەیەکی بەڕێز خوبا تاڵەبانی کاڵێ بە یەکەوە موچە و سەرقامگیری لە بەغداوە دابینەکەیت. ئەمە یەکێکە لە دروشمەکانی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت. ئامانجی دروشمەکانی هاوپەیمانی کوردستان کە لە نێوان یەکێتی و گۆڕان پێکاتووە خۆی لە چیدا دەبینێتەوە. هۆکاری هەڵبژاردننی ئەم دروشمانە لەم ساتە وەختەدا بۆچی؟ پێکێنانی هاوپەیمانێتی کوردستان لە نێوان ئەم دوولایەنەدا بۆچی وە گرنگجیەکەی لەکوێدایە؟ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بەکراوەیی بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ لەگەڵمە بن. کاک شوناس شێرکۆ جدی کاندیدی هاوپەیمانی کوردستان بەخێربێی. کاک شوناس سپاس دەکەم. هەروەها دکتۆر دان ئەحمەد کاندیدی هاوپەیمانی کوردستان جەنابیشتان بەخێر بن. دکتۆر دانا سپاستان دەکەم. صاحب جەنابی قوربان سپاس بۆیەوە یەخوا بەخێر بن. ئەزانین ماندوون و لە هەوڵان بۆ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن بۆ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران هەمیشە هیوادارین لە پێشکەوتنا بن. ئەمە لەوە دەست پێ بکەم ئەگەر بابێنە لای دکتۆر دانا لە هەردووکمان گەورەترەوە بزانم. دکتۆر جان هەمیشە زانین کە پێکێنانی هاوپەیمانێتیەک هەمیشە لە پێناو بەرژەوەندیشی باڵا بووە. ئەنجا ئەگەر ئێستا هاوپەیمانێتی کوردستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێکاتووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامانجی گەورەی هەیە. ئەمە بەگشتی لەسەر دروستبوونی هاوپەیمانێتی کوردستان بەگشتی قسەم بۆ بکەی ئامانج و هۆکارەکانی دروستبوونی ئەم هاوپەیمانێتی فەرموو. سوپاسانەکەم طبعاً پێش هەموو شتێ بیرمان نەچێکە ئەم هاوپەیمانەتی ئێستا دروست بووە وەلیدی دوو محاولەی پێشترە دوو هەوڵی پێشترە کە لە 2012 و 2016 دوو لێک نزیک بوونەوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە دروست بوو. بەڵام لە ماوەیەک پێش ئێستا بۆ هەڵبژاردنەکانی عێراق ئەم هەڵبژاردنەی کە ئەکرێ ئەم حاڵەتە ئەم دوو نزیک بوونەوەی بوونە هەوێنی دروستکردنی هاوپەیمانی کوردستان. بیرۆکەی هاوپەیمانی کوردستان من حەزەکەم لە دووسێشتا گەرمەجالم باسی فەرموو دکتۆر جارە پێش هەموو شتە خاڵی یەکەم ئەو پەیامەی کاقوباد ئەمڕۆ کە ئێستا کە باسی کرد بەڕاستی دوو ئەنی خولاسەی پوختەی دوو بیرۆکەیە. یەکەم خولاسەی ئەفکاری ئەو بیرۆکانن کە یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر بنیادنراوە. خاڵی دووهەم بیرۆکەی یا خولاسەی ئەو ئایدیایەیە کە لیستی هاوپەیمانی کوردستانی لە نێوان یەکێتی و گۆڕانە لەسەر بنیادنراوە. هەردوو ئایدیاکەی تایە یعنی خولاسەی هەردوو بیرۆکەکەیە یەکێتی بۆ هاوپەیمانەتی بۆ بە درێژایی مێژووی دروستبوونی لە ناوەکەی خۆیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی کۆکەرەوە بووە. حیزبێ بۆ قوربانی داوە لە پێناو یەکخستنی ڕیزەکانی گەلی کوردە. بۆ چونکە جەنابی مامجلال ڕێی وابوو بۆ چوونی وابوو کە بە یەکەوە بەهێزترین کە بە یەکەوە گوتارمان بەهێزترا کە بە یەکەوە ئەتوانین خزمەتی میلەتەکە بکەین. ئەمە خاڵێکم خاڵی بۆم دیقەت بە کاک هاوڕێ من حەزەکەم ئامەش باسکەم بە یەکدا. فەرموو دکتۆر جان. لە زمانی عەرەبیە دوو وشەمان هەیە وشەی تەوحید و وشەی ئیتیحادمان هەیە. یەکێتی یعنی ئیتیحاد معنای تەوحید نایە. فەرقیان چییە؟ لە تەوحیدا دوو جیهەت هەیە دوو لایەن هەیە لایەنێک بەرزە لایەنێک نزمە لایەنێک ئەمرەکە لایەنێک ئەمری بەسەراکرێ لایەنێک فاعیلە لایەنێک مەفعول بهیە. سەمە لە ئیتیحادەکەیان یا تەوحیدەکەی لە تەوحیدەکەیە کە مەصدەری فعلی وەحدەیە. بەڵام لە ئیتیحادە کە مەصدەری فعلی ئیتیحادەیە هەموو بە یەکەوە فاعیلن هەموو بە یەکەوە کاراکتەرن. شکردنەوەیکی جوان ئەزانی لەبەر ئەوە یەکێتی لەسەر بنەمای ئیتیحاد دروست بۆ نەک تەوحید خۆشی ناوناوی ئەلئیتیحاد وڵاتی کوردستانی. ئەزانی جاواب من حەزەکەم ئەو ناوە خەڵک تێی بگە لە چێوە هاتووە. ئەمە بیرۆکەیە ئەمە ئەو بیرۆکەیە یەکێتی لەسەر بنیادراوە بۆیە خاڵی یەکەمی پەیامەکەی کاقوباد باز لەو بیرۆکەیە کە لە بنەڕەتە یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر بنیادراوە. خاڵی دووهەم ئەگەر دیقەت بین ئێمە لە بەرنامەی کاری لیستی هاوپەیمانی کوردستانە کە پێش چەند ڕۆژێک ئاشکراکرا لە نۆتەوەری جیاواز سەرجەم سێکتەرە ژیانەکانی تیابوون. ئەزانی لە تەندروستی لە پەروەردە لە فێرکردن
لە خوێندنی باڵا لە پێشمەرگە لە هێزی ئەمنی لە سامانە سروشتیەکان لە بوجە و میزانیە لە موچە لە کەم ئەندامانی سروشتی لە کەم ئەندامانی سەنگەر لە ناوچە جێنان کۆکەکان هەموو ئەمانە کراونەتە هەوێنی بەرنمەیەکی چڕوپڕ کە پێی ناوی بەرنمەی لیستی هاوپەیمانی کوردستانە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە بە مشتەرەشی دانراوە زۆر گرنگە یەک بەیەکی ئەم خاڵانە ینی ئەم مەحاویرانە بوەستین لەسەری بەڕاستی کە مەجای ئەوە نیە چونکە بۆ تەریخ بەر ئەم قسەیە ئەەکەم هەموو تەوەرێکی بەرنمەیەکی ئەوێ بەدڵنیە هەموو تەوەرێکی بەڵام توانین چڕی بکەینەوە والله ئەگەر مەجای من دوو قسەکەم لە یەکەم نقطەیەکی تایە کە سەرنجی منی زۆر ڕاکێشاوە کامێ ئەڵێ ئێمە هەتا ئێستا طبعا لە ساڵی 2005ەوە مادەی 140 لە دستوری عراقیە چەسبیوە مادەی 140 ئەو مادەیە کە ناوچە جێنانکۆکەکان حل ئەکات چارەسەرێکەوە نیە و چەند جارێک لیژنەی بۆ دروست کراوە ئەمە یەک دوو هەندێک جار ئەم لیژنەیە پەکی کەوتووە هەندێک جار گۆڕاوە هەندێک جار کنێوەی تیاکراوە باش بینەما ئەم جارە لە بەرنامەی کاری ئەم جارە ئەمە زۆر گرنگە خەڵک تێبکە زۆر بە تایبەتی خەڵکی ئەو دەڤەرانە ئەنجامی لەتی کوریش بەگشتی ئەم جارە وا حل کراوە مەسئلەی مادەی 140 کراوە بە بەندی دوو بە خاڵی دوو ئەی خاڵی یەکەم چییە؟ خاڵی یەکەم ئەڵێ ڕسمی حدودی هەرێمی کوردستان بکرێ ئەمە زۆر گرنگە کە ئەمە کرا خۆی مادەی 140 حل ئەبێکات جێبەجێ بووە تەواو خاڵی دووەم باز لەوەکە ئەنجال لیژنەکان کارا بکرێن و ئەکتیڤ بکرێن بۆ ئەوەی کە کار لەسەر بەرنامەی 140 مادەی 140 کرد باش هەزانی من نمونەیەکی تر بووێنەوە کە کەوتی نەقسەکرد نمونەیەکەشت بووێنەوە چکە من هەموم لەبەرە بۆ معلومات هەموو تەوەرەکان لەبەرە مەسەلەن بۆ نمونە مەسئلەی بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا باش سعی کردەوە دکتۆر سعی باشم کردو سەرکەوتووی ئەزانی ئێمە تا ئێستا لە ساڵی 2014ەوە بەستەڵەکیشی زۆر مەتین دروست بوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە بەدڵنیە چەند جار وەفدی ئێمە چوونەتە بەغدا چەند جار محاولات هەبووە چەند جار محاولاتی دەرودراوسی نێودەوڵەتی هەبوون هەتا دوجار ئەو وەفدەی کە بە سەرۆکایەتی جەنابی کاقوبا دروست بوو لە ماوەی ساڵ و نیمێکە لە 22 گەڕی جیاواز بە نەفەسیش درێژ بە ئاسۆیشی ڕوون کە من هەمیشە وتومە کاقوبات جوانترین صفەتی ئەوەیە ینی صفەتی سیاسیتیە ئەوەیە کە بەردەمی ڕوونە ینی سەقفی لە بەردەمانیە هەمیشە بڕای بە چارەسەر هەیە جەنابی مامجلال وابوو ئەم ئازار ڕەحمەتی لێبێ ئەم ساڵم ساڵی ئەم ساڵ و نوێیە لەم 22 گەڕەیە توانی ئەم سیقەیە جاریش کە دروست کاتەوە ئەم پردی پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدای دروست بکاتەوە ئەم بەستەڵەکە بشکێنێ کەواتە ئەم ڕوئایە ڕەنگەداتەوە لە هاوپەیمانی کوردستان و کارەکانی لە بەرنامەی کاری لیستەکە ئەڵێ چی یەکێ لە خاڵەکان ئەڵێ کاری پەرلەمانی ئێمە لە بەغدا چییە ئەمە ئەڵێ داکۆچی بکەین لەسەر ئەوەی کە ئەمە تەسبیت بکرێت جگیر بکرێت هەر خلافێک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە بوو هەر خلافێک بوو هەتا ینی هەتا ئەو پەڕ هەتا ئەقسا حەدیش خلاف نابێت کار بکاتە سەر ئەو میزانێکی دێتە هەرێمی کوردستان کەواتە بێەوە بچەسپێنرێ و نابێت کار بکاتە سەر موچە خۆران چەند گرنگە ئەمە یعنی تۆ ئەگەر تووشی دابڕکاریش خوانە کردە بووی تۆ جارێک لەگەڵ بەغدایە ئەو میزانیە هیچ دەستکاریشی ناکرێت و هیچ گۆڕانکاریی بە سەرانە باش ئەزانی و کاری تریش بەڕاستی من بە حکمی اختصاصی خۆم کە زمانە شتێکی ترت پێ بڵێ مادەی چوارمان هەیە بەڵێ ئەو دووسراوە چوارە مادەی چوار باز لە ئەوە کە لغەی مخاتەڵەکردن مادەی چواری ینی بڵین بەرنامەی دەستوری عراق ئەوەیە کە باز لە زمانی مخاتەبەکردن کاکە ئەڵێ بێ لەوە دو زمانی کوردی بێت زمانی مخاتە دواندن ئێمە ڕاستە کە تۆ ئەچیتە بەغدا نووسراوە سەرۆکایەتی کۆمان ڕیاست جمهوریە نووسراوە مەسەرەن مەجلیس النواب العراقی نووسراوە پەرلەمان وانە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئەم زمانە بێ بە زمانی دواندن مخاتەبەکردنی بە کتابی ڕسمی بە نووسراوی ڕسمی باشە ئێمە طبعا ئەمەش تەسبیت کراوە بەڵام کاری لیستی هاوپەیمانی کوردستان ئەوەیە کە ئەڵێ دەبێ ئەم زمانە کوردیە ببێ بە زمانی دواندنی ڕسمی
لەناو پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەوەش دیش دەست خۆش دێم و خزمەت جەناب دکتۆر بەڕاستی سوپاس بۆ شیکردنەوەکانت زۆر ورد بوون. کاک شوناس شێرکۆجدی کاندیدی هاوپەیمانی کوردستان جەنابیشت بەخێر بی. سوپاس دەکەم ئامانجی هاوپەیمانی کوردستان لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دکتۆر شیکردنەوەیشی ورد و درشتی بۆ کرد. ئامانجەکە ڕاستە ئەمە کۆمەڵی خاڵە و لەسەری بنیاد نراوە. ئامانجی گەورەتر لەوە چیەکە هاوپەیمانی کوردستان دەیەوێت بەدی بێنێ لە بەغدا. زۆر سپاس کاکاوڕێ بۆم دەرفەتاوی ڕاستی بێت ئەو واقعی کە لە عێراقا دروست بووە لەم چەند ساڵی ڕابردووە بە ئاستێک مەترسیدار بوو کە دۆستەکانمان ئەژنەبیەکان لەسەر تەلەڤیزۆنە هاتن پێیانەوتین کە ئاگاتان لە خۆتان بێم سیستەمە سیاسی کە هەیە لە هەرێمی کوردستانە بۆ ئەبد پارێزراو نییە ئەکرێت ئەم سیستەمە سیاسیە بلەقێت ئەکرێت کەلێنی گەورەی تێبێت و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و بار و گوزەرانی خەڵک هەبێت. ئەوەی کە ئەم واقعی هێنایە ئاراوە ئەوەی ڕاستی بێت کۆمەڵێک گەڕی مفاوەزات بوو جەنابی کاک دکتۆر باسی کرد کە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە و دواتریش لە سەردەمی هەدوو ڕەحمەتی کاک نەوشوان و مانجەلال بە بەردەوامی دەرگای گفتوگۆ لە نێوان ئەو دوو بەڕێزەیە هەبووە و بە بەردەوامی هەوڵی لێک نزیک بوونەوە هەبووە لە کۆمەڵی ئاستی جیاوازە و لە ڕابردووشە دوو ڕێکەوتنامە لە سەردەمی هەردوو ڕەحمەتیە ئیمزاکرا ڕێکەوتنامە 25 خاڵێکە و ڕێکەوتنامی دەباشانش. ئەمە پاشخانێکی هەبوو یعنی بەیانی کاک باڤڵ هەڵنەسایە کاک عومەری سەیعەلی و بڵێ بە ڕێکەوین و ئەم خاڵانە بنووسینەوە و هەردوو حیزب لەسەرەوە ڕێکەوین بەردی بناغەکەدانرا بە دڵنیاییەوە و ئەو وتارەکەی ئەمڕۆی کاقوبادیش دەرخەری ئەو ڕاستیە بوو کە ئەمە تەواوکردنی ئەو ڕێکەوتنامە دەباشانەکە لەسەر دەستی هەردوو ڕەحمەتی بنیاد نراوە. ئێمە لە بزوتنەوەی گۆڕان برانیشمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵێ مەراحلی مفاوەزات تێپەڕین ئەوەی ڕاستی بێ عرابی ئەم ڕێکەوتنا و گفتوگۆکان لەلایەن هەردوو بەڕێزان کاک باڤڵ تاڵەبانی و کاک عومەری سەیعەلیەوە بوو ئەوان زیاتر چوونە تەفاسیل و گفتوگۆکانەوە و دوجار مەکتەبی سیاسی یەکێتی و خانی ڕاپەڕاندنیش. هەوڵێک هەیە لە ناو هەرێمی کوردستان واقعێکی تازە هاتۆتە پێشەوە کە تێگەیشتوین کلیلی چارەسەری کێشەکان لە بەغایە. لە ڕابردووە وا هەز دەکرا لە ئەنقەرەیە وا هەز دەکرا لە تارانە وا هەز دەکرا لە واشنگتنە دەرکەوەمانە هیچی ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە بار و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان ئەو سێکتەرانی هەرێمی کوردستان کە پێویستی بە بژانەوە هەیە بەشی زۆری پەیوەندی بە بەغاوە هەیە بۆ لەبەرەوەی بمانوێ نەمانەوێت لە زال ئەم دەستوورەی عراقی کە هەیە کە بەشێکی کەمی مافەکانی ئێمەی پاراستووە لا یەزال ئەم دەستوورە ئەتوانین بڵێن بە باشترین چەکە بەدەستی هەرێمی کوردستانی عراقەوە هەیە بۆ ئەوەی کە بتوانێت مراوەغی سیاسی خۆی کە ئەو دەستکەوتانی کە هەیەی وەکو خۆی بەدەستی لەگەڵەوەی کە زۆر جان نەمانتوانانی پێی بە دەستورەکە بەرینێمە لە ڕابردووە خەلەل هەبووە تاگڕەوی لە حکومڕانیە هەبووە سربەخۆی بڕیاردان هەبووە شخصی سیاسی هەبوو ویسوێتی برا گەورەی و پرا بچووکی بکە حیزبی سیاسی هەبوو ئەمانە لێکرازان و ناتەباییش هەبووە لە خۆمانە بە دڵنیاییەوە ئەم محاولەیەکی بچووکە بۆ ئەوەی لەم دەڤەرە لە ناو چەجێ ناکۆکەکان کۆبینەوە و هەوڵێکی متەوازعانی هەردوو لایە بۆ ئەوەی لە دوای ئەمە ببین بە چەترێک هاوپەیمانیەتێک دروستکەین کە سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی عراق بتوان بێنە ژێر ئەم چەترەوە بەیەکەوە بە یەکگرتووی بڕۆین بۆ بەغا ئەو ئیشانەی کە چەند ساڵی ڕابردوو عرقەلی تێکەوتووە بە خەلەلی ئەجا خەلەلەکان بەشێکی پێچێ لە هەرێمی کوردستان بێت بەشێکی لە لایەن هێزە شیع و سونەکانن لە بەغات یەکەمیان بین ماڵی کوردی ڕێخینەوە دووهەمیان کۆمەڵێ مەلەف هەیە لە ناو ماڵی کوردیە سازانێکی نیشتیمانی بۆ بکەین و کۆمەڵێ شەفافیت هەیە لە کۆمەڵێ مەلەفی جیاوازە لەم هەرێمی خۆمان لە ناو خۆمانە گفتوگوی لەسەرکەین لێک تێگەشتنی لەسەرکەین مەلەفی نەوت شەفافکەین مەلەفی ئەو مەلەفە ئابوووریانی کە پەیوەستن بە حکومەت هەرێمی کوردستان شەفافیکەین ئەجا دوجار ئێمە توانین بە تیمێکی یەکگرتووی پێکەوە لە بەغا بتوانین زامنی ئەو دەستکەوتانە بکەین کە تا ئێستا ئەوەی جەنابی کاک دکتۆر وتی لە 2014ەوە بە کۆمەڵێ هەوراز و بەرز و نشێوە ڕۆشتووە کاک قوباد و کاک شێغاوات و ئەو هاوڕێیانەی کە 6 مانگ 7 مانگ بە بەردەوامی بەڕێگەی بەغاوە بوون بۆ مفاوەزات ئێمە لە هاوپەیمانی کوردستان ئەمانەوێت
بڵێن ئەمانێت بۆ هەمیشە کۆتایی پێبێنین کێشەی موچە و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان ئەبێت بۆ هەمیشە چارەسەر کرێت ناکرێت هەموو ساڵێک سەرەتای بیدایەتی گفتوگۆکردن لەسەر بودجەی یاسای بودجە لە عێراقا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕوا لەگەڵ بەغای مفاوەزات کە ئێمە چەند نەوت بەرەمێنین چەنە فرۆشین چەنە بودجەکەمان بۆیێتەوە داهاتی نەوت چەند نییە کۆمەڵێک کێشە هەیە ڕەبتی بارەمی کوردستانەوە ئەبێەوە چارەسەرکەین دوجاریش بە یەک و یەکگرتووی لە بەغا شەڕ بۆ مافەکان و دەستکەوتەکانی باشێکە لە دروشمەکان ئەوەیە کە ئەڵەیە دەبێت بەیەکەوە موچە و سەقامگیری لە بەغداوە دابینکەین موچە ڕاستە ینی کۆمەڵێک هەوڵ وەکوی جەنابەت و دکتۆر ئاماژەتان پێدا کە بە هەوڵی تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوباد بە سەرۆکایەتی شێخ ئاواد وەزیری ینی دارایی ئەمانەمووی هەوڵ بوون لە ڕابردوو دراون ئەین گرنتی چییە بۆی کە لە داهاتوشدا دوای ئەوە کە هاوپەیمانی کوردستان دەنگی پێویست دەێنێت بتوانێت مەکوڕ بێت لەسەر ئەم داواکاریانەوە درێژەت پێدەری ئەو هەوڵانەی ڕابردوو بێت ینی گرنتی هەیە لەم ڕۆ کاکشوناس بەشێکی کا کاوڕێ ئەوەی ئەو گەڕی مفاوەزاتەی ئەو هاوڕێیانەمان دەرخەری ئەو ڕاستیە کە بەڵێ ئێمە بێ کۆڵ نەدان یعنی زۆر عرقەلە خراە بەردەم ئەو هەوڵانی کە ئەو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان فەشەل بێنێت زۆر عرقەلە کرا بەڕاستی هەتا لە ناو ماڵی کوردیە ڕێگری هەبوو بۆی ئەولێر و بەغا بگەنە چارەسەر بەڵام ئێمە لە هاوپەیمانی کوردستان برایانمان یەکێتی نیشتمانی و بزوتنەوەی گۆڕانیش درکمان بۆ واقعا کردووە کە هەولێر و سلێمانی و دوجار ئێمە خەڵکی ئەم منتقین و ئەمانە بێکەوە حکومڕانیی ڕەشید بۆ منتقەیە بێنین لە ڕابردووە ئەومان کردووە بە دڵنیاییەوە داهاتوو کاکاوڕێ ئەم هاوپەیمانی کە ئێمە کردومانە بەشێکی گۆڕینی ئەو واقع سیاسیە بووە کە لە ڕابردووە هێز هەبووە بەتەنیا بۆ دەستکەوتی شخصی لەوە چوو بێتە بەغا بۆ دەستکەوتی حیزبی چوو بێتە بەغا ئێمە هاتوین ئەڵێن با بەیەکەوە لە سەرەتاوە بەیەکەوە بین بەداخەوە بەشێک لەو هێزانە نەیانتوانی بێن لەگەڵمانە تەمە ناکەین بۆ دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عراق بێنە ژێر ئەم چەترەوە توانین بەیەک و یەکگرتووی لە بەغا ئەو مفاوەزاتانە بکەین بۆ کورد ئەتوانێ لەم لەحزەیە ئەمە بکات کاک هاوڕێ بۆچی ماڵی شیعە تەواو دابەش بووە کۆمەڵی هاوپەیمانی شیعە ڕوویاوە بەڵام ئەو هێزانەی کە قووەتیان لایە بە تەواوی پەرتەوازە بوون و ماڵی سونەش بە تەواوی دابەش بووە خەمیس خەنجەر لەلایەک حەلبوسی لەلایەک بەڕێز موقتەدا سەدر لەلایەک بەڵام یە خاڵمان نابێ بچێ هەمیشە کاتێک کە مافەکان و قسە دێتە سەر کورد و نەتەوەی کورد و ئەو یاسایانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە هەم شیعە هەم سونە ناوخۆیانە هەم یەکگرتوون هەم دژی داواکانی کوردیش هەنێ جار ئەتوانرێ ئەوە بکرێ بەڵام قووەتی کوردیش لەم لە سەحای سیاسی عێراقا لەم کاکاوڕێ لەم وەزع سیاسی کە بەغا پیایە ڕوات قووەتێکی کەم نییە چونکە کوردیش حەجمێکی زۆری هەیە گەورەترین هاوپەیمانی لە بەغا 69 کورسیە بۆ کورد دەتوانێت لە بینی 50 بۆ 6 کورسی زیاتر بێنێت لەم هەڵبژاردنەیە لەبەرەوە هەمیشە من لە دوو مفاوەزاتی وەفتی تەشکیلکردنی حکوومەتی عێراقا هەبووم ڕەحمەتی کاگنۆشتوان جارێکیان هاتن بۆ گردی زەرگەتە برێتمە گۆر کاتەوێ ئەو کاتە نوێنەری سەرۆکی ئەمریکا بوو نەسەن ئەمە قسەکەی بوو وتی ئەگەر کورد یەک و یەکگرتوو بەیەکەوە بڕیار بن لە بەغا پێت لە زمانی ئینگلیزی پێڵێ کینگ میکەر یعنی ئەوەی کە مەلیکەکە هەڵەبژێرن مەلیکەکە دروستەکە ئەگەر کورد یەکگرتوو بن ئێوە بڕیار ئێن ڕئیس وزەرای داهاتوو چێ بێ ئێوە بڕیار ئێن ڕئیس جمهوری داهاتوو چێ بێ ئێوە بڕیارێن ڕئیسی پەرلەمانی چێ بێ لە ڕابردووە کاکاوڕێ دووجار حکوومەتی عراق لەولێر و سلێمانی تشکیل بووە لەبەرەوە کورد یەکگرتوو بێت ڕاستە هەنێجار لەوە چێ هەم ماڵی شیعە هەم ماڵی سونە یەک بگرێت بۆی لە بەرامبەر کۆمەڵێ دەستکەوتی هەرێمی کوردستان هەمومان نەزانین لە ڕابردووشە لە سە ساڵی ڕابردووە کورد ساحی ئەو عقلیەتە سیاسیە بۆ کە ئێستا لە بەغا حکومەکە و لە ڕابردووشە بەشێک لە مێزانە هەرەمان عقلیەت بۆ حکمی کردووە بەڵام ئەوەی کە ئەتوانێت بە شێوەیەکی سیستەماتیشانە ڕێگری لەمە بکات بە دڵنیاییەوە ئەو یەکگرتوویە کە هاوپەیمانی کوردستان دەستیاوەتێ و کاری لەسەرەکە و ئیشاڵە لە داهاتووشا درێژە بێتەوە بۆ هاوپەیمانی فراوان دەست خۆشکاکە شوناز دێم و خزمەت جەنابەت دکتۆر دانا یانیڵەیە پێکەوە بەهێزترین بۆچی ینی بەڕاستی ئەمە پرسیارێکە بوون لۆچی خەڵک بیکە ئەی لە ڕابردوو ئەگەر پێکەوە نەبووین ڕاستە بێهێز بووین و نەمانتوانیەوە زۆر شت بەدەستبێنین ئەی بۆ زوو بیر لەوە نەکرایەوە کە پێکەوە بین و ئەو بەهێزیە بەدەستبێنین باسمان لەوە کرد کە هەمیشە ئێمە ئەو دەستێک کە هاتبێتە پێشەوە
بە خێراترمان کردو پێشوازیمان لێ کردووە. بەڵێ ئێستا هەلومەرجی عێراق گۆڕاوە و هەلومەرجی کوردیش لەناو عێراقا گۆڕاوە. بەهێزبوونی جاران لە هەموو سەردەمێکە چونکە ئەمە یاسایەکی ینی بنەمایەکی جێگیرە یەکگرتن هەمیشە خێر و خۆشی ئەو میلەتیایە. ئێستا ئێمە لەگەڵ بڵێنکردنی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گەشتونەتە ئاستێکی بەرز کە بریتە لە هاوپەیمانی. من تەمەنا ئەکەم ئەم هاوپەیمانیە طبعاً بۆ ئەم هەڵبژارنەیە تەمەنا ئەکەم لە دوای هەڵبژارنیش هەر بەردەوام بێ. خۆ ئەگەر بچینە بەغا بە دوو فراکسیۆن بچین بەڵام هاو ئاهەنگ یەکتری بین لێک تێگەیشتن بێ هیچ مشکلەمان نییە. بەڵام تەمەنا ئەکەم هەر بە هاوپەیمانی بچین و مذەکیرەی تەفاهمیش ئیمزا کراوە لەگەڵ هەندێک حیزبی سیاسی ترا کە ئەمەش قۆناغێکە لە پێکەوە هەڵکردنی سیاسی. ئەم یەکڕیزیە ئەبێ ئێمە لە ناوەڕۆکی دووشت تێبگەێنێ. یەکەم هەمیشە ئێمە هاوڕمان بە ئەو بە وتمانە بە ڕیزەکانمان یەک خین بۆ ئەوەی کە لە بەغا یەک گوتاری سیاسی یەکگرتومان هەبێ یعنی خیتابێکی سیاسی موحدمان هەبێ. یعنی ئێمە بە دەستێک بە دەمێک بە شێوازێک بە ستایلێ بە زمانێک لەگەڵ بەغا قسە بکەین بە ئایدیا لەگەڵ بەغا قسە بکەین یەک نەمەڵی سیاسی پیشانی بەغدا بین. ئەو موحدە ژۆک و اتحاد و تەوحیدەکە بەڕاستی جەنابەت شارەزایەکی زۆر باش یعنی زمانزانێکی باشی عەرەبی دکتۆر ئەوە شەهادەیە فەخری پێ ڕێزێ دکتۆر. لێرە ئەمە خاڵی یەکەمە ئەمە ئەوەیە کە هەمیشە ئێمە باسمان کردووە داکۆچیمان لێ کردووە. کاک هەوڕێ مقابلی ئەمەش ڕاستە ئاوەژووی ئەمەش ڕاستە. چۆن تۆ ئەزانی بەغداش ڕەغبەتێکی سیاسی هەیە کە مواجهە یەک خیتابی سیاسی کوردی بکە ئەوە زۆر گرنگە. یعنی بەداخەوە ئێمە وەکو بوعدا مێژوویەکە تێنەگەشتوین لەمە هەمیشە باسمان لەو کردووە کە ئێمە یەک دەنگ بین ئێمە خیتابی سیاسیمان یەکگرتو بێ لە بەغدا قووەت و هێزم بڵێن پێگەی سیاسی هەیە. نا کاکە عکسەکەشی ڕاستە. ئەزانی ئەگەر بێت و ئێمە یەک خیتاب بین ڕاستە هێز و پێگەمان بەهێزترە بێ بەڵام ئەوانیش ڕەغبەتی سیاسیان وایە کە مواجهە یەک خیتاب بکەن وتەعامل لەگەڵ تێبگەن لێوان بەڕاستمان ئەمە زۆر گرنگە. پێکەوە بەهێزترین یەک ئاراستەی نییە دوو ئاراستەی هەیە. ئاراستەی کاریگەری هەیە ئاراستەی ئیستیجابە وەڵامدانەوەی ئەوانیشی فیدباکەکەشی هەیە. ئەزانی لەبەر ئەوە ئەم پەیامە بەڕاستی زۆر گرنگە یعنی مەسئلەی پێکەوە بەهێزترین پێکەوە بە دوو ئاراستە بەهێزترین. یەکەم ئەو ئاراستەیی کە لە کوردەوە ئەو تیشکەی کە لە کوردەوە دەرەچێ بەرەو بەغدا. دووهەم ئەو تیشکە وەڵامەی کە بەغدا لێمان وەرەگرێ ئێمە ئەو ئیمتیساسی ئەو تیشکاگەر لە ڕووی علمی فیزیا و باسی کەین چۆن ئەو تیشکە ئەهاویت و ئەو مادەی بەرامبەرت وەری ئەگرێ ئیمتیساسێکە ئەی مژێت ئەو ئیمتیساسی کە حکومەتی عێراقی و کاربەدەستانی عێراقی وەریەگرێن لەم خیتابە سیاسی موحدەوە ئەزانی ئەوەش بۆ خۆی جۆرێکی کە وەڵامێکی بەهێزتر و معاملەیەکی سیاسی بەهێزتری ئەبێ لەگەڵ کوردە. بۆیە بەڕاستی گرنگە ئەم تەوەرە کە ناومە ناوە بە یەکەوە بەهێزترین ئەمە ناونیشانی کاری ئێمە بێ لە بەغدا لە پەرلەمان لە سێکتەرە جیاوازەکاری حکوومەت و هەروەها کاری ئایندەییمان بێ لە کام عێراقا لەو عێراقی کە بەرەو گۆڕانکاری گەورە ئەڕوا. کاکە بوارم بە یەک دوو دقا دووشت هەیە زۆر گرنگە بیزانین. یەکەم ئێمە بزانین کە ئێستا عێراق لە چاوپێکەوتنیشکە باسم کروازم لەگەڵ جەنابتا بە دوو ڕوبەڕووی دوو مەشروعی گەورە بێتەوە ینی کاراکتەری ناو دوو مەشروعی زۆر گەورەیە. ئەگەر بوار بوو بوار و تەمەنمانمە لەسەر هەردوو مەشروعەکە بەرنامە ئەکەین و شیەکەینەوە. مەشروعی یەکەم مەشروعی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە مەشروعێکی ئەمنی سیاسی گەورەیە. مەشروعی دووهەم مەشروعی شامی گەورەیە. ئەزانی کە ئەم مەشروعی شامی گەورەیە ینی دوو جار گۆڕانکاری تیاکراوە دوو جار ینی دوو وڵات هاتنەوە دەرەوە دوو وڵاتی کە چونەتە ناوە بەڵام لە هەردوو قۆناغەکە عێراق کارکتەرێکی گەورەیەتی هەیە. تاوان کوردیشە بێ خۆی ئامادە بکات بێگومان ئەمە یەک دوو
ئەو خاڵ یەکەم خاڵی دوم ئینشاڵڵا ئەو لە مەرحەلێکی ئەوشیەکەینەوە ئینشاءڵڵا من ئەم قۆناغم ناوە قۆناغی ڕزگاری نیشتیمانی قۆناغی بۆ کورد مەبەستە بۆ کورد میلەتی دەڵم قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەوەیە کە باسمان کرد ئێمە هەڕەشەی دەرودراوسێ و دەولیمان لەسرە ئەوەیە کە هەمیشە ئەومان گوێ لێ ئەبێ ئەوترێ هەرێمەکە بەردەوام نابێ هەرێمەکە ڕەنگە تەمەنی مەحدود بێ هەرێمەکە ئەگەر یەگرتوونە بێ بەرەو ئاقارێکی خراپ پێشمان وتراوە لەلایەن دۆستەکانمانەوە چەند جارێک و لە کۆمەڵێک مناسبەی جیاوازە ئەمانەمان بیستۆتەوە بە 2007 ڕفراندۆمان بیسمانەوە لە ئەماوەی پێش دووجاری کەمان بیستەوە من ئەم قۆناغەم ناوناوە قۆناغی ڕزگاری نیشتیمانی قۆناغی ڕزگاری نیشتیمانی زۆر بە بەسیتی زۆر بە سانایی پێناسەکەی ئەوەیە کە میلەتێک لەسەر لێوارە خوا نەکردا ئەکەوێتە خوارەوە تەواو ئەبێ و ئەزمونونەکەی ڕوا یا ئەوە تا بەرەو کەناری ئارامیەچێ ئێمە دەمانوێت بەرەو کەناری ئارامی بچین گەرنتی هەیە بۆ چوون بەرەوە کەنار ئارامی ئەوە ئێمە کوردە گرنتی هەیە کوردەوە لایەنە سیاسیەکانە لە بە دیاریکراوی کاک هاوڕێ بۆیە بەڕاستی گرنگە و ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە هەموو کەناڵەکانی کەشکە من چوون بۆ کەناڵە جیاوازەکان بەڕاستی گرنگە ئەمە بگەێنینە خەڵک کە بەرپرسیارەتی ئەم جارەی کورد دەڵێم باسی هیچ حیزبێ ناکەم کورد لەسەر شانی حیزبی سیاسی نییە بەتەنیا کاکە هاوڕێ بەرپرسیارەتی ئەم جارە لەسەر شانی ئەو مناڵەیە کە ئێستا بێ لە دایک ئەم دەقەیە لەگەڵ بەتەمەندترین کە زەناوە میلەتەیە بەرپرسیارەتی ئەم جارە گەورەیە چونکە قۆناغەکە ناسکە مەترسیە بۆیە بەڕاستی من داوا لە خەڵگەکەم کە بچن بەرەو سندوقی دەنگدان لەبەر ئەم هۆکارەیە ئەو هۆکارەی کە ئێمە ئێستا بەرەو وەرچەرخانێکی بێژووی ئەڕۆین وەرچەرخانێکی سیاسیە کۆمەڵایەتیە ئەزانی ئایدۆلۆژیە ئیداریە ئابوووریە ئەم گۆڕانکاری کە لە عێراق ڕوو ئەدات ئەم گۆڕانکاریە کاریگەری تەواوی بۆ هەرێمی کوردستانە بێ ئیجابن ئەو سەلبن بەڵام کێ بڕیاردەری ئەوەیە کوردخۆی بۆیە ئەم قۆناغە زۆر گرنگە زانی هەمیشە وتومانە من چەند جارێککە باسی ئەم کردووە ئێمە ئەزمونمان زۆر لە دەستداوە ئەزانی سالارەکان لەم منتیقەیە 250 ساڵ وڵات بوو دەوڵات بوون دەوڵات کوردی بەڵێ سالارەکان کورد بوون ئەزانی چەند ئەزمموی کەشمان هەبووە زانی کە لە دەستمان ناوە ئەم قۆناغە جیاوازە هەرخەری بوو چەند جارێکی ژەم ئەزمونە نوێمان لە دەست بێگومان زۆر ڕاستە لەبەر ئەوە ئێستا هەتا ئێرەمان هێناوە هەتا ئەم ئاستەمان هێناوە گرنگە ئیدامەی پێبین بەهێزترین بەیەکەوە ئەمە گرنگترین دروشمە بۆ ئێستا گرنگترین دروشمە بۆ ئێستا بۆ متمانەی سیاسی لەسەر دوو ئاست دروستەکە لەسەر ئاستی کورد لایەنە سیاسەکانی کوردستان ئەو گاپەی کە لە نێوان خەڵک و ئیداری کوردیا دروست بووە لەگەڵ متمانەی سیاسی ئێمە لەگەڵ عێراقا ئێمە ئێستا پەیوەندیمان دروست کردووە لەگەڵ عێراقا بەتەمان ئیدامە بەو پەیوەندیە بدەین ئەو پردە پەیوەندیمان دروست کردووە بەڵام ئەوەی گرنگە چۆن نیەتی خۆمان بگەینینە کورد چۆن ئەو پەیوەندیش درێژە پێبین چۆن متمانە سیاسیە ئەو متمانە سیاسیە دروستکەین زۆر گرنگە دەستخۆش دکتۆر ئەمە شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە ساڵی 2003 لەسەر ئەمە من ئەو کاتە تازە بڵین ڕژەمی بەغدا کەوتە بوو جەردەی ئیتیحاد جەناب تزایم ئەندامنیسی نووسران بوو کە چۆ بەغدا ئیتیحادی عەرەبی ڕۆژێک هزار ڕەحمەتی لێبێ مامۆستا شێرکۆ بێ کەس شاعیری گەورەی کوردێکی بوو لە خەمخۆرەکانی میلەتە ناردی بە دوامە وتی جەنابی مام جەلال ئیعازیاوە ئەبێ مجەلەیەکی عەرەبی دەرکەین لێرە لە سەردەم و تا ئێستا ژماوە ناومان ناو سەردەمی عەرەبی ئەوە 17 ساڵە دەرەچێت هەر بەردەوامە ئەم بەندە بە فەخرێکی گەورەوە بۆ میلەتەکە بۆ خۆمنا سەرنووسەری ئەو گۆڤارم و ئەیوت ئەمەش بنووسن لەسەری مجلة تعني بالتواصل الثقافي بين الكرد والعرب أو خيالي مام جلال بو زبدي متاعي حكمت بو مام جلال
بەڵێ دەستخۆش دکتۆر داناجان دێمەوە خزمەت جەنابتان بەڵێ کاگە شونازیانی دکتۆر ئاماژەی بە خاڵێ کرد بۆ نمونە باسی لە مەترسی کرد باسی لە بەرپرسیارەتی کرد بەڵام بەرپرسیارەتی چییە لایەن و حیزبەکانە بەرپرسیارەتی خەڵک لە دەنگداندا منەوێەوە پرسم لە بەڕێزت یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاڕاستی خۆی بزوتنەوەی گۆڕان بە ئاڕاستی خۆی توانی ئەنە چی بکەن بۆ خەڵک کە خەڵک ئەم بەرپرسیارەتی قورسی سەرشانی خۆی لە ڕۆژی دەنگدان بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان بەرجەستە بکات و بتوانێت لایەنێک هەڵبژێرێ کە لە ئاستی و بەرپرسیارەتی گەورەیە بێت کە ئەو ئێوێ ڕوبەڕووی مەترسیەکان بێتەوە ئاخۆ یەکێتی و گۆڕان توانیوانە قەنەعەت بە خەڵک بکەن یا ئەویان کردووە بۆ خەڵک کە خەڵک بەم ڕۆحیەتەوە بچێت بەڵێ ئەوەی ڕاستی بێ کا کاوڕێ ئەتوانم بڵێم هجوومێکی مبەرمەج بەڵێ لەسەر ئەم هاوپەیمانێتیەوە لە سەرەتای لەدایکبوونی ئەم هاوپەیمانێتیەوە بە بەردەوامی هەبووە لەسەر ئەم هاوپەیمانێتیە هێزگەلێک هەبووە یا ئەتوانم بڵێم کۆمەڵێ دەستی ئاراستەکراو هەبووە پێی وا بووە ئەم هاوپەیمانێتیە سەرەتا هەوڵێکیەوە هەبوو هاوپەیمانێتەکە دروست نەبێت لەبەرەوەی پێیان وا بوو ئەگەر ناوماڵی کووردا بەش بێت لەوانەیە هەنێ ئەشخازیە هەنێ هێزی سیاسی لەوانەیە سویسفادە لەمە بکاو بەکاری بێنێت بۆ کۆمەڵێ مەرامی تایبەت بێ ئەو درزە لە ناوماڵی کووردا دروستکات خۆشبەختانە ئەوە سەری نەگر ئێستا ڕاستە بەشێک لە نەیارەکانی ئەم هاوپەیمانێتیاڵێن لە ڕابردووە ئەم دوو هێزە چیان کردووە ئەم دوو هێزە زۆر شتیان لە واقعی سیاسی مجتەماعی کوردیا گۆڕیوە کاکاوڕێ بەڵام ئەتوانم گرنگترین شتیان بڵێم ئەو ئازادی کە فراهەم کراوە لەم منطقەیە و ئەو ئازادی ئیشی لەسەر کراوەوە بە بەردەوامی ئەو فەزا ئازادی بۆ خەڵک تا ئێستا لەم منطقەیە هەبووە و لە ئەو شوێنانی کە ئەم دوو هێزەتیایە باڵە دەستبوون و دەسەڵاتیان هەیە ئەمە خاڵێکی زۆر پرشمدارە ئەو دەوڵەتانەی کە پشتگیریمانەکەن بەشێکی زۆری پەیوەندی بە ماهیەت و بیرکردنەوەی ئەو هێزە سیاسیانەوەیە کە هەوڵی ئازادیین بینیمان لە ڕابردووە هەر کاتێک ئازادی لە ژێر مەترسیا بێ فەڕەنسا قساکە ئەمریکا قساکە بەریتانیا قساکە ئەم دوو هێزە لانی کەم لە سلێمانیە کە ئێستا بەیەکەوەین لە ئەو شوێنانی کە لانی کەم کەشێکی ئازادمان ڕەخسانوە کە تایە هاونیشتیمانیان خەڵکی هەرێمی کوردستان ئەتوان نەقدی خۆیان بگرن ئەتوانن هەر ڕائێکی جیاوازیشیان هەبێ سەبارەت بەم دوو هێزە بیڵێن بۆ هێزی تازە دروست بکرێت ئایدیای تازە بێتە پێشەوە خەڵک خۆی بێوێت لە ئەم فەزا سیاسیە خۆی تاقیکاتەوە ئەوە یەک دووەمینیان لە ڕابردووە کاکاوڕێ ئەو خزمەتەی کە ئەم دوو هێزە و بە تایبەتیش لە مەسەلەی موچەیە ئێمە قەت ئەم دوو هێزە نەیوتووە ئەنقەرە یا تارانکلیلی چارەسەرکردنی کێشەکانە بەعکسەوە زۆر کات کە هەنێ هێز هەبووە لە دەرەوەی ئەو عقلیەتە کوردانەی یا ئەو بیرمەندیەی کە جەنابی مامجەلال بە ڕەحمەت بێ و کاگنۆشوان هەیان بێت کە لە ڕابردووە ئەویان سەلمانووە کە بوو بەو نەمەتەش و ئیشان کردووە کاکە گیان ئەبێ ئەم هێزانەیە گرتو بن و ئەبێ قووەتی کورد لە بەغا بێت لە ڕابردووە هەوڵێک هەبوو ئەمە سەر نەگرێت هەوڵێک هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان نەبەسرێتەوە بۆ شێوەی کە بەغا هەیە هەوڵێک هەبووە و بیریش لەوە کراوەتەوە بەغا تەلاق بدرێت لەوە چێت هەم بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و هەم بۆ بزوتنەوەی گۆڕان سربەخۆیی هەرێمی کوردستان یەکێکە لە ئامانجەکان و لە دروشمەکان و لە دەستوری هەردوو لاشا هەیە بەڵام هەنێ تەوقیت هەیە هەنێ هێزی سیاسی بە شێوەیەک تەسەڕوفاتی کردووە کە ویستوێتی بە شێوەیەک لە شێوەکان هەرێمی کوردستاندا بڕێنێ لە بەغا یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یەک لەحزە لە لەحزەکانە نیانویستومە بکەن لەبەرەوەی بۆ زانی ومانە ئەگەر هەر لەحزەی لە لەحزەکان ئەم هەوڵە ڕووبا ئۆکەی ئەگەر بەرنمەیەکی سیاسی هەیە ئەگەر پایەکانی دروستبوونی ئابوووریەکی سربەخۆ دامەزراوە ئەگەر پایەکانی دروستبوونی کیانێکی سیاسی ئەوەی کە سەرجەم سێکتەرەکانی تایە بە مەزبوطی ئیشوکارەکانی ڕوا و کێشەمانی و ئەتوانین موچە و ژیانی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان دابین کەین و بە شێوازێکی زانستیانە ئەمە دراسە کراوە ئۆکەی بامە بکەین بەڵام کە ئەمە نەکرابێت بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەو هەوڵانی ئێمە بۆ کە نەمان هێشتووە حکوومەتی هەرێمی کوردستان دابڕێ لە بەغا ئێمە بەمە کاکشونەس بە دڵنیاییەوە دەرچی پێکات ئێمە گلەکان زۆر جارەگاتە ترۆک ینی بەڕاستیگاتە لووتکە
ئەزانین چی گلەیەکان بەشێکی بەڕاستی لێو ناشارمەوە کاکاوڕێ بەشێکی زۆری پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە گلەیەکان بۆ ئاراستەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان لە هەندێک مەرحەلەیە کۆمەڵێ بڕیاری سیاسیەیە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە ئەچێت لەگەڵ یابن یا هین نەبن لە کاتێکا دەرکە واقعوانیە لە سەرەتای دروستبوونی حکومەتی تازەوە هەوڵێک هەبوو کە حکومەتی هەرێمی کوردستان نەڕواتە مفاوەزاتەوە لەگەڵ بەغا سەبارەت بە کێشەی موچە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان شادەماری اقتصادیان لابوو کاقوباد و کاگاوات بەیەکەوە بە بەردەوامی هاتوچۆی بەغامان کرد و نەمانهێشت ئەو فکرەیە کە جیابوونەوە و ئابووری سربەخۆ هەیە و دوورکەوتنەوە لە بەغا نەمانێش جێبەجێ بکرێت بەڵام لەوە ئەچێت بەشێکی ئەو هەوڵە یعلامیە موبەرمەجە بێت کە تایە بە بەردەوامی تەشیرکردن بە ئەوە هەیە و لە هەنێ بڕیاری سیاسیا لێو ناشارمەوە کاکاوڕێ بەڵێ لەانێ بڕیاری سیاسیا لە ڕابردووە هێز هەبووە بە تەنیا ویستێتی بڕیاری سیاسی بە ویستێتی دەوری برا گەورەی ببینێ لە هەر مەرحەلەیە لە مەرحەلەکانە ئێمە بە پێویستمان زانی بێت ویستومانە و ڕاشمان گرتووە یعنی ڕابردووش دەرخەری ئەو واقعەیە کە لە کۆمەڵێ مەراحلی جیاوازە من ئەو خەڵکی کوردستان خۆی ئەو شایەتی ئایا من نامێ بڕۆمە سەرەوە تەفاسیلە بەڵام لە کۆی وێنە گەورەکەیە ئەم دوو تیمە هەر کاتێک بە یەکی شۆ ئیشیان کردبێت لە ئەنجومەنی مەحافەزە لە ئەنجومەنی وەزیران توانراوە یەکگرتوویەکی باش بێتە مەیدانەوە بۆ ئەوەی بلانی کەم بەشێکی ئەو ئیمتیازاتانی خەڵکی هەرێمی کوردستان هەیە ئەو داواکاریانەی خەڵک بە تایبەتی کێشەی موچە جاریشکە نەبێت بە ئەوە نییە بە مەوزوعی دوو هێزێک لە بەغا هێزێک لە هەرێمی کوردستان خۆی زۆر جاریش ئەو مۆزۆی کێشێت تا ئێستاژە لە غەرغەرەیە ینی خەڵک سیقی نییە بەڕاستی بە دڵنیاییەوە لە غەرغەرەیە یەکێک لە کێشەکان کە لە غەرغەرەیە کاکاوڕێ ئەبێ بەڕاستی بمانەوە نەمانەوێت حکومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر مەلەفی نەوت کات مەلەفی نەوت تا ئێستا وەکو پێویست شەفاف نییە بە ئاشکرا ئێمە وتومانە برایانمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وتومانە نابێت کاکاوڕێ لە بچووکترین لەحزەیە بچووکترین خاڵ بینە دەست بەغاوە کە بەغا چاولەوە ببڕێت ئەم چیانە سیاسی هەرێمی کوردستانیا بە شێوەیەک لە شێوەکان زەرەر لەم چیانە سیاسی هەرێمی کوردستان بە بچووکترین خاڵ نابێ بینە دەست بەغا لەبەرەوە مەلەفی نەوت بەڵێ مەلەفی نەوت شەفاف نییە ئەبێ ئیشی تیا بکەین بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان و کاراکردنی پەرلەمان و بە مەرجەعکردنی پەرلەمان و بە موسەساتکردنی سەرجەم دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و یەکگرتنەوەی هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر ئیلی ئاخری ئەمانە بەڵێ ئەمانە بێ هەمومان ئیشی لەسەرکەی بەڵام بە دڵنیاییەوە ئەم دوو هێزە بەیەکەوە توانیویانە باڵانسی هێز لە هەولێریش لاسەنگ بکەن هاوسەنگ بکەن ئەگەر هەر کاتێک ئەم دوو هێزە بەیەکەوە نەبوو بێت ئەتوانین بڵێن بە شێوەیەک لە شێوەکان لەوەشە تەمەڕوت لە بڕیاری سیاسیا کرابێت و هەوڵێکی ئەم هاوپەیمانێتیش ئەم هاوپەیمانێتی دژی چێزێکی سیاسی نییە بەقاوی ئێوێ کۆکەرەوەی لایەنە سیاسەکان بێ بەڵام ئەم هاوپەیمانیە بە شێوەیەک لە شێوەکان ئەشمانەوێت ئایدیای براگەورە و برابچووک نێڵی دوو هێز بەیەکەوە تەعاملەکەین سێ هێز چوار هێز ئەم هێزانە بەیەکەوە بڕیار لەسەر کیانی سیاسی هەرێمی کوردستانین لە ئابووری لە کۆمەڵایەتی لە سیاسی لە ئەمنی لە ئیلە ئاخری لە هەموو سێکتەرەکان نابێت ڕێگە بدرێت هێزێکی سیاسی بە تەنیا بڕیار لە چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان دەست خۆش کاکشوناس کاک دکتۆردانە ینی بۆ نمونە زۆر بازدەوا کرێ وەکو کاکشوناسیش ئاماژەی پێدا و وەکو ینی جەنابی کاقوباتیش دەڵێ بەیەکە و سەقامگیری لە بەغدا دابین نەکەین بەڵام بە پێچەوانەی ئەمەوە هەندێک لایەن زۆر جار دەڵێن بۆ کێشەکانی هێرێم ئێمە پێویستە قسە لەگەڵ تاران یاخود ئەنقەرە بکەین ئەمەیان تا چەند ڕاستە ئەگەر بە کورتی وەڵام بیت و سپاس وەڵام تێمەوە ئێمە کە ئەگەڕێنەوە بۆ مێژووی ئەم میلەتە ئێمە زۆر لایەن زۆر وڵاتمان تاقی کردوێتەوە دوور و نزیک لە دەرو دراوسێ و لە دوورە دەستەکانیش مێژوو شاهیدی ئەو حاڵەیە ڕەنگە من نەتوانم بە تەفسیلی ئێستا هەموو شتێکت بە باس بکەم چونکە تەفاسیلی زۆر وردم لای لەسەرەوە بەڵام هەر دەرو دراوسەکانی خۆمان لە ئێران و لە تورکیا لە ڕووسیا کە کورماوەیەکی زۆر نامەکانی شەمەحموو ئەوانە هەموو ماون حەزەکەم پێت بڵێم ئەوە ماوەیە کە کورد لە بەڵگەنامەکانی بەریتانیا دۆکمنتەوە بڵاو بووە و کورد لەگەڵ هەندێک وڵاتی ترا و ئەمانگەیەنێتە چی ئەمانگەیەنێتە ئەوەی کە
بە درێژایی مێژوو ئێمە خۆمان بەست بێتەوە بە هەر لایەکی کە غەیری عێراق بە هەر لایەکی غەیری عێراق تووشی شکست بووین. بۆچی؟ لەبەرەوەی کە ئێمە هاوژیانین، ئێمە پێکەوە ژیاوین لەگەڵ گەلانی عێراقا. کاکە هەر ناڵین عەرەب، ڕاستە عەرەب گەورەترین با بڵین گەورەترین نەتەوەی لەناوانە، بەڵام ئێمە گەلانی تریشە لەناو عێراقا، ئەقەلیاتی تریشن. بۆیە ئێمە و گەلانی تر هەمومان بەیەکەوە لەو سنوورەی کە پێی ئەوتری عێراق بەیەکەوە هاوبەشی ژیانین، بەیەکەوە هاوبەشی سیاستکردنین. تو ئەزانی شتی زۆر ورد هەیە، خۆزگە بواری ئەوە هەبوو بوار زۆر کەم ماوە بەرنامەی داهاتوومانە بە بەتاکی لە بەرنامەی لیستی هاوپەیمانی کوردستانە کە باز لەوە ئەکا چۆن ئێمە ئەم جارەکە بچینە بەغدا ئەبینە شەریکی ڕاستەقینەی بڕیاردان لە بەغدا، حتا لەسەر ئاستی بنیاتنانی پەیوەندی عێراق لەگەڵ وڵاتانی دەرەوە. دکتۆر لەبەر ئەوە عفوم دو پەیام تەمە کورتی پێ بڵی لە ماوەی کەمتر لێ خولەکە سپاس دەکەم. من پەیامی من ئەوەیە پێکەوە بەهێزترین ئەوە ڕەهەندی مێژووی و کەلتوری و ڕۆشنبیری و ئابووری و ئەمنی و سەقامگیری کۆمەڵایەتی هەیە. ئێمە ئەمانەوێ بە گوتارێکی سیاسی یەکگرتووە پێکەوە بەهێزتر بچینە بەغدا، ئەو هێزە بکەین بە کاریگەری لەسەر حکوومەتی عێراقی و کاریگەری کاردانەوەی ڕوونی هەبێ بۆ ئایندەی میلەتی کورد. دەستخۆش دکتۆر دانەجان بەڵە کاکشوناس دو پەیامی خۆ دڵی بە کورتی سپاس دەکەم. پێش ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێکەوێت لەسەر ئەو بڕەد و سەمەلیارەی کە بە خۆشحاڵیەوە ئێستا هاتوو و ماگانە بە بێلێ بڕین موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان دابی نەکرێت، هەوڵێکی بەرنامە بۆ داڕێژاو هەبوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئەعلامەکانەوە باز لەوە کرا کە وەفدی سەرۆکی حکوومەت وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوە بە سەرۆکایەتی کاقوباد و شێخاوات و برادرانی و پارتی خۆی نەکردو بە ساحەبی یا نهاتۆتە وەفدەکە لەبەر ئەوەیە کە ئەم وەفدە ناگاتە نەتیجە و هیچ یەکگرتنێک لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا ڕوونایە. ئێمە ئەو هەواڵانەمان بە درۆ خستەوە و بە زەختی بزوتن برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەموو هەوڵەکان بەو ئاراسەیە بوو لەگەڵ بەغایە ڕێککەوتنامەمان کرد بۆ ئەوەی ماف و شایستە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێنینەوە بە پشتیوانی خوا و خەڵکی هەرێمی کوردستان لە داهاتووشە هەوڵەکانمان بەردەوامە بێ بۆ ئەوەی کە جارێککە بار و ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێتە تەنیا دەستی یەک هێزی. زۆر سپاس بۆ هەرێک لە برایانی بەڕێزم کاکشناس شەرک و جدی کاندیدی هاوپەیمانی کوردستان، دکتۆر دانا ئەحمەد کاندیدی هاوپەیمانی کوردستان. سپاسان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مامون. وەڵا بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا. خواتان لەگەڵ.